ئەو کاتتان باش هاوڕێیان هاتینەوە وڵاتان هەندێک قسە و باز بکەین لەسەر سکاڵاکە سەردانی مەسرور بارزانی لە بۆ ئەمریکا و ئەو کۆمپانیا زەبەلاحەچیە کە ماڵی بارزانی دەستیان لۆ بردیە. ئەو کۆمپانیا زەبەلاحەچیە کە ماڵی بارزانی دەستیان لۆ بردیە. خێر بێن هاوڕێیان، ئەوڵ دەبین چەند دەقەیە قسە و باز بکەین لەگەڵ ئەوەی وەڵای برێنیان نا ڕەوشی ئەو فەیسبووکەمان هەر بەس بە ناوە، بەڕاستی بەس بە ناو ماینە. زۆر ناخۆش هاوڕێیان لەگە حیزبێکی 80 ساڵە ململانەیە بکەیت ترسنۆپی لە پەیجێک بترسێ بڕوا بکە جار لایڤەکەی ترم دە کۆپیڕایتیان زیاتر بێتە دە. بەس مشکیلەک نییە، مشکیلەک نییە، ئەوەی بردیان هەمووی بە یەک جاری دەینینەوە، ئەوەی ئەوانیش تێکیاندا هەمووی بە یەک جاری چا دەکەینەوە، ئەوانیش چەند ساڵە خەریکن لیان دەکەینەوە سفر. بەس کاتی دەوێ هاوڕێیان، کاتی دەوێ هاوڕێیان. بەخێربێنن دەقسە و باز دەسە ئەو کۆمپانیا سەبەلاحە دەگەین. وەرە نگبەتی کورد، نگبەتی کورد، بنە ماڵی شەهید، بنە ماڵی ئەنفال. 200,000 دینار زۆرە، بە زۆرە بزانە ئێستاکە کۆمپانیایەکی زەبەلاح یان گرتیە، بزانە بە چ پارەیەکی خەیاڵیە، خەیاڵی چ پارەیەکی خەیاڵی چێ دیفاع لۆ خۆیان بڕوا بکە. ترامپ بە ترامپایەتی خۆی نەیتوانێت ئەو شتەیە بکە. ترامپ بە ترامپایەتی خۆی نەیتوانێت ئەوانە ئەوەی بگری. سەرڕەنگی کەیفیشیان بەخۆ بێتن بڵێن ئەها ئێمە واین، لە کاتێکدا لەبەرەوەی ئارەقەیان بەو پارەی نەکردی. لە کاتی خۆ پارەی دەستیاری من و تووە، پارەی خینی شەهیدانە. بزانە بەخێر بێن هاوڕێیان، بەخێر بێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان دوێنێ مەسرور بارزانی دیداری لەگە وەزیری دەرەوەی ئەمریکا کرد. دیاران دەشتمان باز کرد، پێویست ناکە بینەوە سەر. بەخێر بێن هاوڕێیان. ئەرێ دەنگم باشە، تخوا بەس بە بزانین دەنگمان باشە هاوڕێیان. ئەمە بە کەیف خۆمان قسە دەکەن بێ ئەوەی بزانین دەنگمان باشە باش نییە. هەموو دەرگلەی دەنگ باش دەنگ خراپی لە من دەکرێ. ببورن هاوڕێیان، هەر لەکنە خۆم جێ دەدەمە خۆم. ئەلۆ دەنگ باش هاوڕێیان. بەهەرحاڵ بەخێر بێن. دیارە دەنگ خراپ نییە، گەنایەک دەیگوت هاوڕێیان. پێشتر ینی لە هەموو دادگایەکی جیهان، نەک لە دادگای ئەمریکا، لە کوردستانیش یەکێک کە متتەهەم بێ ئیموری شکاری خۆی جێبەجێ دەکا، هەتا وەکو ڕۆژی دادگایی، هەتا وەکو ڕۆژی دادگایی. تاوان لە وڵاتش وەکو سوید بۆ زانیاریدان کە بڕیاری سزادانیش تەوقیتە کلۆ دادەندرێ، دەڵێن چ وەختێک دەتوێت بچێ ژۆرێ تەگەی. یعنی ئەوە نییە سەر بتگرن و بتبەن. زۆر کەس وەی تێدەگەیشت کە مەسرور بارزانی بگاتە مەتاڕی دەیگرن، با بە ئەمر قەبزیرۆ دەرنەچووە، نە مەحکەمە کرایە، نە بڕیاری دادگای، هێشتان دادگا دانەنیشتێ، مجەڕەت ئاگادار کراوە کە بەخۆی یان پارێزەری بێتە دادگا تەوکیلی هەبیتن. ئەگەر لە ماوەی ئەو 21 ڕۆژەی نەبووی ئەوە ئەمر قەبزیان لە بۆ دەردەچیت، دەبۆ دەردەچوو. بەڵام بەداخەوە دوێنێ ئەمە دوێنێمانزانیە، دوێنێ شەو کۆمپانیایەکی هەر گەورەی فەیسبووکی جیهانیان، کۆمپانیایەکی هەرە گرانبەها بەهێزی پارێزەری لە هەموو دنیا گرتیە. 19 گروپی هەرە گەورەی جیهانێستا منتان باز دەکەم. ئەوان ئەگە فشیان بەو دادگایە دەهات دوو هەڵساون ناوی خۆیان تۆمار کردی با منەتیان نەزانی بایەوەنیە فشیان پێدەهات با نەچوو بنایە دادگا. ئەگەر نەترسا بوونایە بەجددی، ئەگەر نەترسا بوونایە لۆ ئەو کۆمپانیا زەبەلا ئایان گرتیە کە خەرجی ئەو کۆمپانیا لە سەروی 300 ملیۆن دۆلارەوە بە پێی تەقدیرات دەڕوا.
خەرجی ئەو دادگایە لە سەریان بە 100 ملیۆن دۆلارە باوا بڵێن چەند درێژەی دەکێشی ئەوە بڕیارە لەوێ بە سەعاتی ئیش دەکرێ بەڵام سەعاتی ئەوانە سە پێتان دەڵێم چۆنە نییە هاوڕێیان چۆن نییە بەڵام ئەوانەگە فشان بە دادگایەدا هەت دادگایەکیان پێ فشە بوو هەت ترسانە چوونە گەورە یەکێک لە 200 کۆمپانیای هەرە گەورەی محامیەتی لە هەموو سەرتاسەری جیهان ئەوانە لە ساڵی 2023 نۆزدەم بوونە ئەو گروپە کە ناوی گرینبێرگ تراوربیگ بووە گرینبێرگ تراوربیگ ئەوە گەورە یەکێک لە کۆمپانیا هەرزە بەلاعەکانی دنیاە ئۆفیسی لە دەیان وڵاتی جیهان هەیە 2750 پارێزەری لەبەردەستە بە تیمیش دەکەن و سەعاتی هیچی لە 2000 یعنی بەناوبانکانیان 2000 خواردتر لە 1200 دەڕاتە 2001 سەعات ئەوە یەک مەحامی ها بە تیمیش دەکەن چەندە خایانی پارەیەکی خەیاڵی لەو میلەتە نەکبەتەی بەردەدەنەوە بەرحاڵ ئاوڕێیان بۆیە ئەوەی کە دەگوترا زۆر کەس بە ئێمە دەڵێ ئەوە نەگیرە کاچخم هەمووانەی ناوی هەیە لە کوردستانیش نەک لە ئەمریکا هەتا دادگاییەکە تەواو نەبی کەس ناگیرێ پس پرۆسەکە جێبەجێ بووە ئەوە یەکەم جارە لە تاریخی کورد حزبی کوردی بدرێتە دادگا لە وڵاتێکی بیانی لە ئاستی هەرە باڵا و هەرە مەترسیەکان مەسەڵەن کەس لە ماڵی بارزانیەوە دنەوە دراونەتە دادگا بانکەشنامەیان لۆ ڕۆیی هەمووتان بەڵگەن ئێستا زەوی بسنە دادگا هەڵ ساون محامیان گرتیە دیفاع لە خۆیان دەکەن شەڕەکی یاساییە شەڕەکی مەدەنیە ینی ئەو ململانەیەکی هەرە جوانی خەڵکی و ناڕازی لەگەڵ ماڵی بارزانی کە ئەوان لە دەسەڵاتن خەڵکی تریشەوەی دیارە کورد لەوەی سانەویە من نامێ فێڵتان لێ بکەم وتێمەگەن کورد سانەویە ئەوانە شکایەتی گەورەیان کردیە خەڵکە ئەمریکی لە باڵاکانی ئەمریکان کە بە تایبەتی بەرپرسە باڵاکانی کۆنی کۆماریەکان گروپی ترامپ ئەوانن یعنی بەڕاشکاوی بڵێم لە ئەمنی تێدا لە سیناتۆری تێدا لە CIA تێدا یعنی لە ڕاوێژکاری تێدا لە دنیاکش ئەو شەڕەشی یاساییە بەگەر داوایان لە هەر یەکێک لە ئێمە کردیە بەس کاک مەکی ئامێدی وەکو عزوەکی فعالە لەنا ئەو شکایەتەی بەس ئەمە چیە ناومان تێدایە خەڵکەشکەوەی دەدایە گرنگ ئەوە پرۆسەیەکە دیموکراتی مەدەنی یاساییە و چۆن ئەوان خەڵکیان دایتەدادگە خەڵکشاوە بە مەدەنیانە هەوڵ دەدا بیانداتە دادگا دادگایەکی عەدالەتیشە ئەوان ئەگە بەریئن لۆ دەترسن وەنیا لە دادگا ئەوە گەورە گرانبەهاترین محامی دنیایان گرتیە بۆیە هاوڕێیان کە دێنە ئێرە ئەوە یەک هیچ نەبووە بە ساڵ و نیوش کەش هیچ ناکرێت لە پرۆسەی دادگایەکە تەواو نابی براکەم ئەوە بەلای کەم ساڵێک بۆ ساڵ و نیوشکەی دەوێت کە دەست پێ دەکا کە لەو دوومانگەی دەست پێ دەکا ئەزە دەست پێ دەکات چەند جەلسە دەبا ئەوە هەموو ئەوانەی ناویان تێدا ئازادن بە کەیف خۆیان بێن و بسوڕێنەوە زۆر کەس بەمەدەڵ نەگیرە کورد کاچخۆم چاوەکەم ئەمر قەبزی نەبووە خۆ جەریمەی قەتلیان نەکردیە یعنی ئەو جەریمەی کە قەتل بکرێ لەسەریان 100% ئیسپات بکرێ ئەوجە بژیرن ئەوە لە کوردستانی ژوەنیە ئەی هاوار ئەوە خاڵی دووەم دیدار هاوڕێیان 5 ساڵە ماڵی بارزانی هەموو هەوڵێک دەدەن بەڕاستی دەرگایەکیان لێ بتەوە ئەو دەرگایە نەبووتەوە بۆ خۆتان دەزان بە تایبەتی قۆناغی مەسرور بارزانی دوای ڕفراندۆمەوە یان زۆر خراپ بووە دوو تەفسیر هەیە کە هەردووچی لە ڕاستی نزیکە یەک مەسرور کە چووە ئەو کۆنگرەی داڤوس زۆر هەوڵیدا سکرتێری بلینکنی دیتبوو کە داوای لێ کردبوو دیدارەکی لە بۆ وەربگری ئەو تەفسیرە تا حەدێک لە ئەمریکای هەیە و تەفسیرش کەش بە ئێمە گوترا کە ئەو بەرهەم ساڵحە ناموبارەکە کە بوویتە کۆیلەیەکی ماڵی بارزانی بڕوا بکەن هاوڕێیان ئەو بەرهەمە ئێستا ئامادەیە هەرچی قیەم و ئەخلاقەیە بخاتە مەیدان بەس لە پێناوی بگەڕێتەوە کورسی سەرۆک کۆماری
ئەو بەرهەم ساڵحە من بەربرسم لەو جوملەی ئەوە قسەی دەوی نێچیرە وتی داوام لێ کرد بەراعەتەکی نووسی لە بۆ مامم کە دوای ئەو مەسعود لەی تووڕە بوو هەموو کەس دەزانی هاتەوە هەولێرش ئەوە بەراعەتی لە بۆ مەسعودی نووسیە کە لێی خۆشببی داوای لێبوردنی لێ کرد هەتا بەس ڕێیداد بێتە هەولێرە سەرۆ کۆمار بوو ڕێ نەدەدا بێتە هەولێرێ کەسێکی زۆر بێ کەرامەت ئێستا بوویتە دەڵاڵی ماڵی بارزانی دەڵاڵی ماڵی بارزانی هەولی لۆدار ئەو تەفسیرە شەیە ئەو تەفسیرە شەیە کە بەرهەمی نامحتەرەم خواڕیانەگەیەک دیتی لە زیاتی من پێ بڵێ و کۆم ئەو مدیر ئامەد کردە جیرانێکتان هەبوو نەگازم جەمال حەسەن کردیتێ مدیر ئام تخوا لە زیاتی من بە بەرهەمی برێم لێ کاک بەرەم لەو کردە مدیر ئام لە زیاتی بچکەم زۆر هەوڵمدا نەمگرت هاوڕێیان ئەوە خاڵی دووەم خاڵشکە هاوڕێیان خاڵشکە کاچی من هەموو بەروارەکانمان لۆ بڵاو کردنەوە سەرۆکی ئەفغانستان سەرۆکی ئەفغانستان 32 ڕۆژ بەر لەوەی بڕوخێ لە کۆشی سپی بایدن استقبالی کرد 42 ڕۆژ پێشترێ کە بەر لە ڕووخانی وتی ئێوە هاوپەیمانی استراتیجی ئێمە وان هەمومان لە بیرمانە وایە نا بەڵام دوای 42 ڕۆژ بەلاجە وەری نەگرت قەتەر وەریگرت بەلاجە وەری نەگرت چاوەکەی من بەقوونی پشتەوەی تارەکەش پێڕانەگەشت گوتی نابی بێ لە قەتەر وەرگیرە لەعلەمە و خەتەیان چەند مانگ پێشترێدا نابوو هەمووتان دەزانێنی خەتەیەکی وا کشانەوەی ئەمریکا لە وڵاتێکی وەکوەوە کاکە ئیشی ڕۆژێک و چ ڕۆژ نییە ئەوە خەتەیەکە چەند مانگێک پێشترێ دراسە کرابوو کەچی بایدن هات لە ناو کۆشی سپی وتی هاوپەیمانی استراتیجیەچین هەموو زۆرە هاریکاریەکتان دەکەم دوای ئەوە تشان لێ کرد بۆیە بارجە ئەو پارتیانە زۆر بەڕاستی نەخوێندەوارن کاکە شای ئێران ئەو هەموو کرێگرتەیی و کردن بەلاجە وەری نەگرتن ئەو هەموو سیستەمە دیکتاتۆری لە منتیقە لە بەهاری عەرەبی ڕووخا هەموو دۆستی ئەمریکا بوون هەموو پێشوازی لێ دەکران لە ئاستی باڵا کە ڕووخان کەسیانیان بەلاجە وەرنەگرت ئەو زۆر گوناحە دیدارەشیان لە وەرگیرایە و ئەو دیدارە ئەمریکا نەیکردیە ها پاڕاینەوە ئەگەر وەربکرد دەگوت وەزیری خارجی ئەمریکا ئەگەر دەعوەتی بکرد بە پێی دەگوت بە خێراتن دەکەن کە سوپاسی قبوڵی داوەتەکەی ئێمەت کرد ئەوە ئەتەکەیتی دیبلۆماسیە بۆ زانیاریتان بەڵام نەخێر زۆر پاڕاینەوە هەندێک ئەو تەفسیرەی وەکو گوتم ئەو تەفسیرەی کە لە کۆنگرەی داڤوس کرا لە شتێن بەرهەم ساڵ ینی مەسرور زۆر پاڕایتەوە تا ئەو داوەتە قبول کرد کە قبولش کرا هیچ شێوە ئەتەکێتەی دیبلۆماسی لەگەر مامەڵەی نەکراوەکو ئەم نەمەتاڕ دیتان نوێنەری پارتی و حکوومەتی هەرێم بوو هەتا چونە ژوورەوەشی یەک کەس نهاتە پێشوازی وەکو کەسەچیم ئەوە خۆمومان دەبین کە وەزیری خارجیە دیبار لە بۆ یەکێک دادنێ دەچن لەبەر دەرگای استقبال دەکرێن سەرۆ کۆمارەکان دەچن استقبالیان دەکەن براکەم نەک وەزیری خارجیە چێ هاتە پێشوازی جێ لێ ڕاگیرایان دە قسەی کردیە قسەکانی وەزیری خارجی ئەمریکی هەرچەندە وەکو گوتمان قسەیان ئەمریکا وڵاتێکی نمونەی وڵاتێکی دووڕوو دەبڵمڕاڵە هیچ جێی گرنتی نییە پارتی ئەگە دڵی بەو سەفرە خۆشە یان مەسرور بارزانی نەخوێندەواری سیاسی وەکو گوتمان هەر ئەفغانستان هەمووی ساڵی پار بوو چۆن مامەڵەی لەگە کرد قسەکانی زیاتر تاکی لە سەیەک ڕێزی کوردەکە گرنگیدان بە مافی مرۆڤ ئەوە خەندانەکەی بەرهەمیش باسی کردی ئەڵێ یەکێک لە شەرتەکان ئەوێ دەبی دیموکراسی مافی مرۆڤ بەپارێزی و کۆمەلگایەکی مەدەنی بە ئەوە بکاتن لەسەری فەرز بووە هەتا بینینی جێگری یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا بەشی مافی مرۆڤ و ئازادی بیرڕای یەکێک لە ئەوەکانە ئەنی لەسەری فەرز دەکرێت ئەگەر هەر گرنگیدانێک بە موقەتیش بکرێت بە موقەتیش بکرێەوە یەکێک لە خاڵەکانە هاوڕێیان یعنی ئەوانە کە ئەوە دەکەن کە دیداری لەگەڵ ئەو بەشەی پێ دەکەن یعنی ئەوە جێ لێ ڕادەچێشن دەرن دەبی ئەو غروری و ملهوڕیەی کە لە زیندانیانی بادینان هەیبوو جێگری وەزیری خارجی ئەمریکی چۆکنی فشەی پێهات بۆیە هەزار پاڕانەوەی کرد هەتا بەس استقبال کرا دەستی بێئەخلە کەسێکی وەکو بەرهەم ساڵحیان ماچ کرد هەتا دیدارەشی لە بۆوە گرت دیدارەشە بۆیە هاوران یان بڵێن چ ترامپ کاکە ترامپ درایتە دادگا هەمووتان دەبینن ئەوەوە
4 ساڵە دۆستەکەی لە محکەمەیە دەدرێتە دادگا لە یەکێک لە محکەمەکان 300 ملیۆن دۆلاریش غرامە کرا کەچی کاندی دەلۆ سەر کۆماری یعنی ئیش و کاری خۆشی بەڕێوە دەبا چەند دۆزێشی لەسەر کراوە چەندش قەپات بوو هەندە چی مایە کاچی من ئەوە نییان گۆ ئەها وەڵاو پارتەکان جیان قیت کردەوە وەڵاهی ئەوە استقبال کاکە ترام خۆی هەڵبژاردێ لە سەر کۆماری هێشتا دۆسیەکەی لە محکەمەش نیوەی بەڕێکرایە بەشە چی مایە هەندێکیش غرامە کرایە یعنی ئەوە دادگایە دادگا چاوی منەنگۆ زۆر بەسەقەت لە شتەکان تێگەیشتینەوە ئەمەشتان شێت کردیە هەرێکرەس ئەها باش دادگایی کرا ئەها پێشوازی کرا لە زیندان کورە چاوی من گەل حۆمە بن خیندەوار بن خیندەمارە ئا گوگل هەیە گوگل مام گوگل برێ مام گوگل یەکێک کووە لە دادگای ئەمریکا باشە ماشەڵڵا ئەو هەموو کۆیلە مەرتەبە دیارەتان هەیە محکەمە کووە کوونیە استقبالکردن نا مانای ڕێزگرتنە هەندە جار مانای جێگرتنیشە ها بۆ زانیاریت بانکێشکردنە وەکو مدیری مەکتەب بانجی باوکی کوڕەش دەکرد یان باوکی تەڵەبەتش دەکرد زۆر جار لەو ڕاکێشان بوو بۆیە دەبینم خۆیان لێو بووە کاچی خۆم ئەوە ترامپ ئەوە سەرۆکی ئەفغانستان دوو نمونەی هەرێک گەرما و گۆڕە کە دەکرێت یەکێک خۆی لەو پلەی سەرۆک کۆماری شەربژێر نەک ئەوە وە لە دادگای ئەمریکا دادگا دەخوا هاوڕێیان دادگا دەخوا نەوەکو پلە و پۆست باشترین نمونە ترامپە دەیان بەرپرس و وەزیر وانە درایتە دادگا مەسعود بارزانی چیان ماڵی بارزانی چین لە بەرامبەر دادگای ئەمریکا خۆ ئەگە فشیان پێدەهالەوە و کۆمپانیا زەبەلا ئایان گرتێک ئێستا من وتەم باز دەکەم لۆ چوونە دادگا ئەگە فشیان پێدەهات منەتیان نەدەزانی پیانی هیچ نییە لۆ چوونە دادگا لۆ ئەو مەحامیە کۆمپانیا زەبەلا ئایان گرتیە ئەی کاچی خۆم مەسەلەکە ئەوەیە ئەزانن لەوێ دادگایەکی عەدالەت هەیە تا ڕادەیەک باوا بڵێن لە هیچ دنیا نیە لەو کوڕەی ئەرزی دادگایەک بڵێ بەڵام یعنی ئەو کۆمپانیا زەبەلاعەی کە وەکو گوتم گرینبێرگ تراوربیک کۆمپانیایەکە گرتیتیان کە ناوەکەی وایە ئەو ناوی کۆمپانیایەکە 2750 محامیان هەیە لەسەر تاسەری جیهانن دەخلی ساڵی پاریان 2 ملیارد دۆلار زیاتر بووە لە قازانج لە دەیان وڵاتی هەنا و ئەوانە ئەوەی محامی کرنتۆنیان کردیە بۆ زانیاریتان ینی لەو ئاستەن و محامی ئەو گۆرانی بێژە چی کچیان کردیە کە ناوەکەی نووسیە بەرحاڵ ناوەکەی نووسی بوو کە گۆرانی بێژ کێتی پێری گۆرانی بێژێکی دیاری ئەمریکایە بەڵام لە بەرامبەر ئەومانای ئەوە نییە ئەوانە دەسەڵاتێکی ڕەهایان هەیە ئەتوانن دادگای ئەمریکا قڵب بکەنەوە بە کەیف خۆیان بڕیار بدەن لە دادگای ئەمریکا لە کوردستانیش ئەگە دادگابی لە بەرامبەر مەسرور بارزانی و هاوڵاتیەک وەکو یەکە بەنمونە دەستور و قانون و جەریمەی قەتل کرا هەر یەکێک بیکە ناتوانانی محامی هەر ئەوەندەی پێ دەکرێت محامی بەرامبەرەکەی قسەک ماندی بکە ئەگەنا دەستور قانون هەمووی لۆ ئەموان وەکو یەکە هەمووی وەکو یەکە بۆیە حتا لەوەی مەسە ئەو کۆمپانیا زەبەلاعە لە بەرامبەر مێردی کارداشیان دۆڕایە ئەو کۆمپانیا زەبەلاعە لە هەموو شتێکیان نەبردیتەوە و لە ئەوروپا لە هەموو شتێکی نابردرێتەوە بەهەرحاڵ ئاوڕێیان ئەو کۆمپانیایە ئۆفیس سەرەکی لە میامیە لە ویلایەتی فلۆریدا 2700 محامیان زیاتر هەیە لە سەر تاسەری جیهان سەری بچووکترین محامی 1 سەعاتی کە بیگری نەک ئەوی ماڵی بارزانی 1200 گرانترین محامیان 2001 سەعات بە تیم گەلە گرانترە بەلای کەم ئەو محکەمەیە 1500 سەعاتی دەوێ جگە لەولا لۆلای بڕوا بکەن لە سەروی 200 لە بۆ 300-400 ملیۆن من نازانم چکو دەگەڕێت و سەر ئەوە لە پارەی ئەو میلەتەی دەڕواتن سەعاتی بە 2000 دۆلاری بە پارەی خەیاڵی بە 100 ملیۆن دۆلار لە کاتێکدا پێشمەرگەیەک هەژارە کوڕە ئەنفالە کوڕە شەهیدێک 200,000 دینار لە بۆی 200 ملیۆنە لە چاوی نایدەنێ بڕوا دەکەن برادەر و شت ئەڵێن لەو ئەمریکایی ترامپ کە درا دادگا 300 ملیۆن غرامە کرا تەبەڕوعیان لۆ کۆ کردیتەوە حزبەکە لەبەر ئەوەی
يعني حزبەکەی دەبووی ئەوە دەکە بەس ئەوانە پارەکەیان بەو پارەی نەکردیە بۆیە بەقەی خۆیان سەرف دەکەن لەو شتانە پارێک من و تو ئەو خەڵکەیە ئەجەمە تۆ ئەوەی دەبینی چاوی من هەر بالمناسبە مەسرور بارزانی ڕۆژی پێشەم کۆبوونەوەی هەیە لە ئەمریکای بڕۆن کاکە کابرا دەڵێ وەرن قسەم ڕەخنەم لێ بگرن بڕۆن ئەو دەنگ و ڕەنگانەی لە ئەمریکان جورئەتتان نەبی جورئەت بڕۆن ڕەخنەی لێ بگرن کاکە هێل کردیمەوەتە ڕەخنەی لێ بگرە برێ تو وای ئەو قسەی لە فەیسبوک دەکەی لە ماڵێ دەکەی بڕۆ بە نەرمی خۆ کابرا ناتکوژی بەخۆی دەرگای کردەوە دەرێ وەرە ڕەخنەم لێ بگرن وەرە گفتوگۆم لەگە بکە پێنج شەم هەیتی ئەدرێسەکەمان لە تەلەگرامەکەی بڵاو کردیتەوە بڕۆن ئەو کەسانەوەیە خەڵکەکەی هێلکەداوی خەڵکەکەی دەرێ من ئەوە ناکەم کاکە وایە دەست خۆش بڕۆ ڕەخنەکەی خۆتی لێ بگرە کابرا هاتیە دەڵێ سیمینارێکی کراوەش دەکەم لە ئەمریکا قسەی کۆتایشمان هاوڕێیان هەرەوەیە ئەو پرۆسەیەکی دادگاییە خەباتێکی مەدەنی جەماوەری یاساییە ململانەیەکە لە نێوان ئەمە بەشدار بوون ینی بە تەنکایەکەی ما گوتم مەکی و خەرجی تر هەیە لە قوڵایەکەنا پرۆسەیەکی جوانە نەمردین دادگای ئەوانشمان دیت ئەگەر سەریش نەگری بەڵام ببینت سترسەتیان هەیە ببینن ئەوانش تێگەیشتن دادگای یاسە لە بۆوانی شەیە هەلە بۆ خەڵکی فەقیر و ئازادی خواز نییە و ئەو پرۆسەیە تا تەواو دەبی ئەوان لە پلەی خۆیان بەردەوام دەبن دەتوانن هەتا دادگا تەواو دەبی دەجاری کەش بێنەوە ئەمریکا و ئەو دیدارەمانایەوە نییە لە دەرەوەی بازنن وەزیر نەک وەزیری خارجی بایدنیش حەدی نییە تەدەخل لە ئیشی مەحکەمە بکات کۆماریەکان نایکەنە گاڵتەجار هەر ئەو ڕۆزان چیان بە ئێمە گوت وتیان ئەلەو دانیشتنەی کرایە مەسرور ئەگەر تەرعیشی کردبی لە دەوی دەداتەوە بلینکن لەبەر ئەوەی لەسەری تۆمار دەکرێت مسەجەلە ئەوە دەبتە بەڵگا هیچ وەزیرۆک ناتوانین تەدەخل لە مەحکەمە بکات چما بکەویتە ناو سەعافەی تەدەخلی لە مەحکەمە کردێت زان چی لێ دەگەن بەجددی ینی هیچ هێزێک نییە لە ئەمریکا و ئەوروپای بتوانانی ئاوانی ئەو چی کوردستان برێ ئەمن دەوڵەتم دەوڵەتش ئەمنم ئەوە نییە هاوڕێیان هەرەوەندە قسە و باسە بووە عەزم کرد ڕوونکردنەوەیەک بدەینە سەر ئەوەی ئەوانە ئەگەر دەیانەوێ مزایدە بکەن هێشتا زۆر مایە بدایەتە ئەو ململانەیە و ڕەنگی لەو دادگای مەسەلەن مەسرور بارزانیوان ببنەوە بەس یعنی ئەوە کاکە دادگایە تو گرنتی نییە ململانەیەکی مەدەنی خەباتە دەردەچی دەرناچی کەس ناتوانانی هەموو بەڵگانەی ئەو مەحامیانە کۆیان کردەوە ئەوەندەی بڵاو کرایتەوە گومان دەکرێت کە ئەوان ببەنەوە گورزەکی یاسایی گەورە لە ماڵی بارزانی و پارتی بدرێ و ئەگەر هەیە چێتیش تێ بە ئاڵێنێ چی تێ بە ئاڵێت کەیسەکە درێژ دەچێشی ئەوە خاڵی دووەم بەس ببینن خەڵک پارەی نییە ئەوانش چ پارەیەکی خەیاڵی سەرف دەکەن لە پێناوی پاراستنی ڕۆحی خۆیان لە پێناوی پاراستنی ڕۆحی خۆیان بەس وەرە بڕۆ بڵێ 200,000 کە ئەو بنەماڵە شەهیدەی پارتی 10 شەهیدیدا نایدەنێ کاتێکی خۆش